بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین بە دیاریکراویش لەسەر مەسەلەی ڕێگاوبان میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن ڕاستەوخۆ کە لا سێدۆی ژووری هەواڵ لەلامان میوانە کاک دکتۆر زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با لە بەو پرسیارە گشتیە دەست پێ بکەم حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە بڕی 1 ملیار دیناری بۆ پرۆژەکانی ڕێگاوبان تەرخان کردووە گرنگیدان بەم کەرتەکەرتی ڕێگاوبان لە چوارچێوەی کام استراتیژیدایە و ئامانجی کۆتایی لەمەش چییە؟ بەڵێ ڕون و ئاشکرا هەر لە سەرەتای دەستپێکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو کارنامەی کە جەنابی کاک مەسرور بارزانی لە پەرلەمانی هەرێمی کوردستان خستێ ڕووی لە ژێر بنەمای سێکتەری خزمەتگوزاریە خاڵی پێنجەم ڕێگاوبان بوو کە بە واضحی لە کارنامەکە باسەکە حکوومەتی هەرێم گرنگیەکی زۆر بە پرۆژەی ڕێگاوبانێ بە مەبەستی دامەزرانی تۆڕێکی ڕێگاوبانی پێشکەوتو بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە حقیقەت ئەم پەیمانە ئەم خواستە ئەم پلانە تا ئاستێکی زۆر بەرز توانرا لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە جێبەجێکرێ من بەپێی ئەو داتەوە بەڵگانەی کە لە بەردەست مایە و بەشی پلان لە وەزارەتی ئاوەدانکردنەوە ئامادەی کردووە هەروەکو لە شاشەکەی خۆشتانە عەرزکرا 718 پرۆژەی ڕێگاوبان بە تریلیۆنێک و 32 ملیار و 834 میلیۆن دیناری عێراقی کە 2680 کیلۆمەتر ڕێگەی خسۆتە خزمەتی هاوڵاتیانەوە چ دروستکردنی ڕێگای نوێ بێ یان نۆژەنکردنەوە ڕێگا کۆنەکان بێ و ئەم پرۆژانە بەڕاستی پرۆژەی گەورە استراتیژی لە خۆ گرت بۆکو دووسایدی سەرەکی وەکو دروستکردنی تونێل دروستکردنی پرت اینجا هەموو جۆرەکانی تری ڕێگاوبانیش کە ڕێگەی یەکساییدا ڕێگەی لاوەکی ڕێگەی گوندەکانە بۆ بتوانێت زیاترین خزمەت بە چین و توێژەکانی هەوڵاتیانی هەرێمی کوردستان بگەێنێت گەرچی ئەو پلانەکە ڕەنگە پلانی 10 ساڵیە ڕەنگە لە تەمەنی یەک کابینە نەتوانرێت جێبەجێکرێت بەڵام ئەوەی کە هەیە لەم کابینەیە زۆرترین کراوە. زۆر باشە کاک دکتۆر زۆرترین پرۆژە وەکو ئێمە لە ڤیدیۆڵەکەشدا ئاماژەمان پێدا لە شاری سلەیمانی ئەنجام دراوە بەڵام پرسیارەوەیە ئایا ئەم خزمەتگوزاری ڕێگاوبان هەموو ناوچەکانی کوردستانی گرتوتەوە؟ لە ڕاستیدا ئەو ژمارانەی باسان کە ڕەنگە ڕێگاوبانی سنووری شارەوانیش بگرێتەوە داتایانەی کۆتان کردبەوە لە حقیقەت ئێمە وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە و دایمەن تەوجیهی سەرۆکایەتی ئەنجومەنی ژوا بووە کە بەپێی ئەو ڕێژانەی وەزارەتی پلاندانان بەپێی ژمارەی دانیشتوان و کۆمەڵێ پێوەری تر دایناوە پرۆژەکانمان بەو شێوازە پلانمان بۆ داناوە کە ڕێژەی 34 بۆ پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆرانە 123 بۆ پارێزگای دووەکو ئیدارەی سەربەخۆی زاخۆی 143 بۆ پارێزگاکانی سلێمانی هەڵەبجە ئیدارەی سەربەخۆی گەرمیان و ڕاپەڕین ئێمە بەو معیارە بۆ بڕام تەرخانکردنمان کردووە و پرۆژەکانمان جێبەجێ کردووە ئەمێنێتەوە کە چەند و عەدەد و قەباری جێبەجێکردن بەڕاستی لەژێر کاریگەری سەرفکردنی کاشە بووە لە خەزیێنەی ئەو ئیدارە سەربەخۆیانەیە ئەو پارێزگایانە. باش کاک دکتۆر بخۆ دەزانی ینی هەرێمی کوردستان کەمێکی نەبێ وڵاتێکی شاخاویە گوندەکانمان لە ناوچە شاخاوی دوورە دەستەکان بۆ ئەوان چیتان کردووە؟ وەکو باسم کرد ئەو پلانی کە وەزارەتی ئاوەدانکردن و هەیبوو لە بواری ڕێگاوبانە هەموو جۆرەکانی ڕێگاوبانی لەخۆ کردو بە تایبەت کە ڕەنگە قسەکەی جەناب لەسەر ڕێگەی گوندەکان بێ بۆ ڕێکە لە ناوچە شاخاوەکانە سروشتی هەرێمی کوردستان بۆ شێوازەیە بەڕاستی ئەو 1970 نزیکی 340 پرۆژەی ڕێگەی گوند بووە ینی ئاور لێدانەوەیکی باشە بووە چکە عادەتەن ینی بە حقت پرۆژەی گوندەکانیش بودجەی زۆری ناوێ ڕەنگە پرۆژێکی استراتیژی گەورە ڕقەمێکی گەورەی بێ 100 میلیارد 200 میلیارد بەڵام ڕێگەی گوندەکان لە 500 میلیۆن و دەست پێکە تا 2 میلیارد دیناری عێراقی بۆ پێش ئاوڕێکی باش دراوەتەوە پێم وایە گەرچی ژماری گوندەکان زۆرە ئەو وێرانکاری کە هەر لە سەردەمی بەعسەوە لە هەشتاکانی بڵێن سەدەی ڕابردووە بەسەر گوندەکانی هەرێمی کوردستان هاتووە زۆر قورس و گەورە بووە و حکوومەتی ناوەندی عێراقی بەداخەوە هەرگیز یارمەتی ناوێن لەو بابەتەیە بەڵام ئەوەی کە هەیە هەر لەم تەمەنی کابینەیە نزیکی 340 بۆ 350 ڕێگەی گوند یا دروست کراوە یا قیرتاو کراوە. زۆر باشە هەر لەو چارچێوەیە ئەم بە خۆشتان ئاگادارن ینی سەرۆکوەزیران مەسرور بارزانی دەڵێ نەتوانراوە وا ئەڵێ وەکو پێویست خزمەتی هەندێک ناوچەی سنووری بکرێت. ئێستا پرسیار ئەمەیە ئایا هیچ پلانێک هەیە ئەگەر دۆخەکە هێور ببێتەوە بۆ ئەوەی خزمەتی ئەو ناوچانەش بکرێت کە نەتان کردووە؟ ئەو ناوچە سنووریانە بە حقت ئەگەر پیا بین لە ناوچەکانی ڕەنگە سنووری ئیداری سەربەخۆی ڕاپەڕین بە تایبەتی دەوروبەری چیای قەندیل
ئەو گوندانێک کە ئەکەونە سنووری حاجۆمەران و سیدەکان و لەو دیوشەوە بەرە و ئامێدی و کانیماسی و تازاخۆ ئەو گوندانە کە ئەکەوتنە ناوچە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و بە حەقت وڵاتی تورکیەوە بۆی ئەو بارودۆخە ناهەموارە ئەمنی کە هەبووە ڕەنگە نەتوانراوەکو پێویست پرۆژەی خزمەت گوزاریان بۆ بکرێت بەڵام ئەکی جارێ ئومێدمان وایە ئەم پرۆسی ئاشتێک کە هەیە سەرکەوتو بێت و ئەو ناوچانە ئارام بێتەوە شانە تا ئێستا بەکردداری هیچ دیار نییە بەڵام پلانمان هەیە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە بە هەمانگی لەگەڵێکە ئیدارەکانە پارێزگاکان بێم قەزا و ناحیەکان بێ پرۆژەت بۆ ئەو شوێنان داخڵ بکەین. باش کاک دکتۆر من دەمەوێت ینی ئێستا بڵێم چەند پرۆژەتان وەستا و هۆکارەکەی چی ئەگەر چی ئێوە ئاماژەشتان بەوەدا ینی حکوومەتی عێراقی تا ئێستا لە 2014ەوە هەموو بودجێکی وەستاند و هیچ هاوکاریەکی کردوون ینی من مەبەستم و عێراق هیچ هاوکاریەکی کردووە وەکۆی کە کوردستانی خۆیان دەڵێن بەشێکە لە عێراق یان چەند پرۆژەشتان وەستاوە ئەسڵن لە 2014ەوە بەو پەڕی بە بەڵگەوە و بە بڕا بەخۆبوونەوە ئەیڵێن وەتەحەداوە ئەیڵێن حکوومەتی ناوەندی عێراق دەسەڵاتدارانی عێراق بەداخەوە 1000 دیناریان بۆ بواری خزمەت گوزاری نەناردووە ئەو وەزارەتی ئاوەدانکردنەوە 100% من ئاگادارم و ئاگاداری وەزارەتەکانی تریشم هیچ بودجەیەک نهاتوو ئەوەی کە هاتووە پسر بوو بۆ مەعاش بوو مەمرۆ مەژی دوو مانگیاوێتی مانگە نایەتی هەر بۆ بەڕاستی ئەزیێتدانی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە بە دڵنیایی ئەیڵێن نەخێر حکوومەتی ناوەندی عێراق دەسەڵاتدارانی عێراق هیچ پارەیەکیان بۆ پرۆژەی خزمەت گوزاری بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەناردووە ئەمانەی کراوە لەسەر داهاتی ناخۆکراوە. باش کاک دکتۆر پێشتر بە ئەلەمەیان تۆزێ بە ڕاشکاو بین ینی پێشتر ئەگەر ڕێگەوبانێک دروست دەکرا پاش ماوەیەکە چونکە بە تەواوی نەبوو کوواڵەتی نەبوو بە تێگەچۆوە ئێستا ئێوە ئەنی بە چ جۆرە کوواڵەتیەک ئەو ڕێگەوبانانتان دروست کردووە خۆی ئەمە زۆر جار لە زۆربەی زۆری چاوپێکەوتنەکانیان ڕوبەڕووی ئەم پرسیارە بمەوە ڕەنگە ینی عتیقادێکی هەڵەش لە نێو خەڵکە لەسەر ئەم بابەتە هەبوو خۆی ساڵی 2004 و 5 کە ئەو بڵێن تەنمیە ئینفیجاریە کە لە هەرێمی کوردستانە ڕوویا ڕێگاکان دروست نەکرابوون بۆ ئەو ژمارە زۆرە بارهەڵگرە زۆر جار ڕێگاکان تێکەچوو بەڵام بە حەقەت ئەمە چارەسەر کراوە ئەگەر بین سێری بڵێن ڕابردووی نزیکین تەمەنی کابینەی نوێم زۆربەی زۆری ئەو ڕێگانەی کە کراوە بە ستاندەری ئەندازیاری نێودەوڵەتی بەرز کراوە و ئەوانش نمونەی بەرچاومەنی ڕێگەی هەولێر تاکو دوهۆک و لە دووەکۆ تاکو و زاخۆ و زۆر بەشی ڕێگەی هەولێر بەرەو شەقڵاوە ڕێگەی هەڵەبجە بەرەو سەی سایق و ڕێگەی کەلار دەربەنیخان کە ئێستا تەواو بۆ ئەمانە با کوواڵەتێکی زۆر بەرز کراون و ئینشاڵڵا تەمەنیان درێژە بێ و نەمان بیستۆتێک چوو بێتنەوە. زۆر باشە کاک دکتۆر ڕەنگە ئەمە دوا پرسیاریش بێ ئەگەر پرسیاری تر نەیە بە خیاڵمە من دەمەوێت بزانم دەڵێن ڕێگەوبانی باش پێویستی بە ئەوەیە کە بەردەوام چاودێری بکرێت بە زمانی ئینگلیزی لە زۆر وڵاتیانە پێڵێن ڕۆد مەینتەنەنس واتە کە تۆ جادەیەک دروستەکەی دایرەیە یان بەڕێوەبەرایەتیەکە بەردەوام بە دوواداچوونەکە ئەگەر لە شوێنێکە چاڵێک بوو لە شوێنەکە خێرا چاچی بکەنەوە ئەمە لە وەزارەتەکەی ئێوە یا ئەو وەزارەتی پەیوەندیدار پێکەوە هاوکاری ئەمە ئێوە ئەوەتان هەیە بەڵێ ئەکیید حکوومەتی هەرێمی کوردستان ئاوەڕی لەم بوارەیەوە بە باشی و بە تایبەتی وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن لە ئێستادا 12 بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگەوبانەکانمان هەیە لە سنووری هەرێمی کوردستان کە ئەکیید هەر چوار پارێزگاکە هەر چوار ئیدارە سەربەخۆکە و بەشێ لە قەزاکان بەدەر لە ئیدارە سەربەخۆکانیش ئەو جۆرە دائیرانیان تیا بۆ نمونە چەمچەماڵ ئاکرێ و زۆر شوێنی تر ئەمانە ئامێریان دراوەتی و مانگانە لە حدودی 1 ملیار دینار سلفە لە بەردەستیانەیە بۆ سیانەی خێرا و بەپەلا و ئەوتیمانە بە حەقەت 24 کاتژمێر و 7 ڕۆژ هەفتە کار ئەکەن لە زستانە لە هاوین ئەوەی لە توانیان بێ هەرچەنە ڕەنگە پێویستیان بە بودجە و دامی زیاتر هەیە و ئەوانیش بەدەر نەبوون لەو ئالانگارێدارەیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ تۆ بەڵام جوودێکی زۆر کراوە ئەم بوارە ئاوەڕی لێ دراوەتەوە بەباشی. زۆر باشە کاک دکتۆر پرسیارێکیکە ئەمەیان بەڕاستی پرسیاری خەڵکە ئەوی شەوەیە مەسلەی ڕێگای هەولێر کۆیە زۆر قسەی لەسەر کرا ئێستا ئەم پرۆژەیە بەردەوامە بە چۆ گەیشتووە چەنی تر پێشبینیەوەکەن چەنی تر تەواو ببێت. بەڵێ ڕێگەی هەولێر کۆیە یەکێک بوو لە ڕێگە هەرە سەرەکیەکان لە هەرێمی کوردستانەوە بەشێکە لە سیستەمی ئارتیریەڵی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانەوە ئێمە وەک وەزارەتی ئاوەدانکردنەوە بەردەوام لە 2014ەوە کە بەهۆی ئەو سیاسەتە زاڵمانی دەسەڵاتدارانی عێراق و بڕێنی بودجە لە هەرێمی کوردستان وەستا زۆر هەوڵمانە بکەوێتەوە کار خۆشبەختانە ئەواخری ساڵی پار جەنابی سەرۆکی حکوومەت بەردی بناغی بۆ دانە بە تەطویریشەوە یعنی ئەو دەرخستەیە کە پێشووتر هەبوو 2 لێن ئەڕۆژ 2 لێن ئاهات ئێستا بۆ بە 3 لێن ئەڕوا 3 لێنە و دە ئینتەرچێنجیشی تا ئیزافە کراوە ینی بە کواڵیتێکی زۆر بەرزتر ئەبێ ڕێگاکە جارێ قۆناغی یەکەم و دووەمە تا نزیک کۆیە ئەڕوا
37 کیلۆمەتر ئومێدمان وایە هەندێک درێژتر بێتەوە و کارکردن تایە تا ئەم دقەیە بە شێوازێکی باش بەردەوامە بەڵام وەختی ئەوێ بۆ تەواوبوونی ڕەنگە بەپێی ئەو بەرنامەیە کە دانراوە 3 ساڵی پێویستە و ئەم ساڵ دەستی پێکردووە سەرەتای 2025 دەستی بەکارەکانی کردووە بەڵام ئومێدمان وایە گەر کێشەنەیەتە بەردەمی کەمتر لەو 3 ساڵش بتوان تەواویکەن. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن گەلێک سوپاس ئەو بەشداریکردنتان لەگەڵ سپاس.